بەراو ڕۆیدا دوو کچە یاریزانی شاری کەرکووکن لە ڕیزی هەڵبژاردەی عێراق یاری دەکەن. نوێنەرایەتیان هەیە ئاسایشی کەرکووک دەکەن لە یاری کەبادی بە چڕی مەشق و ڕاهێنان دەکەن لەگەڵ کچە یاریزانەکانی دیکە بۆ ئەوەی توانای جەستەیان دانەبەسێت و بەردەوام بن لە درەوشانەوە. ئێمە وەک کچە یاریزانانی کەبادی عێراق زۆر بەباشی ئامادەکاری دەکەین بۆ پاڵەوانێتی ئاسیا. داواکارم لە خوای گەورە سەرکەوتومان بکات و ئەنجامی دڵخۆشکەر بەدەست بهێنین. سوپاسی سەرۆک و جێگر و ئەندامانی دەستەی کاژێڕی یانەی ئاسایش دەکەین بۆ هاوکاریەکانیان. من بەرە مەمدوحم، یاریزانی هەڵبژاردەی عێراقم. لە یاری کەبادی ماوەی 4 مانگە بە چڕی خۆمان ئامادە دەکەین بۆ پاڵەوانێتی ئاسیا کە لە مالیزیا دەکرێت. ئامادەکاریەکانمان زۆر باشە. یانەی ئاسایشی کەرکووک چەند مانگێکە دامەزراوە. گرنگی زۆر بە کچان و یاریە تاکەکان دەدا. لەو چوارچێوێدا تیپێکی تۆکمەی دروست کردووە لە یاریزانانی کەبادی و دەیەوێت ڕکابەری یانەکانی عێراق بکات. من وەکو سەرپەرشتیاری یاری کەبادی یانەی ئاسایش لە داهاتوویەکی نزیکدا 4 یاریزانمان سەردانی وڵاتی مالیزیا دەکەن بە مەبەستی بەشداریکردن لە پاڵەوانێتی ئاسیا بۆ یاری کەبادی. ئێمە پێشتر بەردەوام ئەم یاریزانانەمان لە کەم مەشق و ڕاهێنانیان ئەنجام داوە و وەکو یانەی ئاسایش بەردەوام بە تەواوەتی پاڵپشتیان دەکەین. وەکو یانەی ئاسایشیش بەردەوام هەوڵی ئەوە دەین وەرزش بکەینە پێکەوە ژیان لە شاری کەرکووک. ئێمە وەکو یانەی ئاسایش بەردەوام پاڵپشتی یاریزانەکانمان کردووە و بایەخێکی تایبەتمان بە یاریەتاکان داوە کە یاری جۆرێک لەم یاری ئێستا یاری کەبادیە کە 4 یاریزانمان نوێنەرایەتی یانەی ئاسایش دەکەن بەشدار دەبن لەگەڵ هەڵبژاردەی عێراق بەم جوانە سەفەر دەکەن بەرە وڵاتی مالیزیا. بەراو ڕۆیدا مانگی 5 داهاتوو بەشداری لە پاڵەوانێتی کەبادی ئاسیا دەکەن لەگەڵ هەڵبژاردەی عێراق گەشتی مالیزیاکەن. تیپی ئاسایشی کەرکووکیش کەمپێکی مەشق و ڕاهێنانی بۆ ڕێکخستون بۆ ئەوەی بەردەوام بن لە درەوشانەوە. ئاکۆ بیبانی کەناڵی کەرکووک.